AK Parti grubumuz adına hoş geldiniz, şeref verdiniz diyoruz. لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند کاتیەوە هاتووە دەستوورێکی نوێ بۆ کۆماری تورکیا ئامادە بکرێت. ئەو بابەتەش لە تورکیادا مشتومڕێکی گەورەی دروست کردووە کە ئایا مەبەستی سەرۆک و پارتەکەی چییە لە دەستوری نوێدا، بە تایبەتی دوای 19 ساڵ لە دەسەڵاتیان ئەو هەنگاوە هەڵدەگرن. Yeni anayasayı konuşmak ve hazırlamak için şartlar gayet uygun. ئەگەر لە ڕابردووی پارتی دادوگەشەپێدان بڕوانین چاکسازیە دەستوری و یاساییەکانی سوودی زۆریان بە ڕەوتی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ڕۆشنبیری ئەو وڵاتە گەیاندووە، لە ناوخۆ و دەرەوەش شوناس و پێگە و ناوبانگی ئەو وڵاتەی گۆڕیوە. هەمیشە چاوەڕێی ئەوە کراوە ئاک پارتی بە شێوەیەکی پلە بە پلە چاکسازی و گۆڕانکاریە ڕیشەیەکانی پێشکەش بکات، بۆیە ڕای گشتی پێشبینی هەندێک گۆڕانکاری دەستوری دەکرد، بەڵام کەس چاوەڕێی ئەوە نەبوو کە دەستورێکی نوێ ئامادە بکرێت. بۆیە ئەردۆغان ئاستی چاڕوانی چاکسازی دەستوری بەرزتر کردەوە، وەکو هەمیشە ئەو گۆڕانکاریەی بە کەسایەتی شۆڕژگێڕانەی خۆیەوە بەستەوە، هەروەکو گەلی تورکیا بەو شێوەیە دەیناسن. بە شێوەیەکی گشتی زاراوەی دەستور بەو گرێبەستە کۆمەڵایەتیە دەوترێت کە بەپێی ئەوە وڵات و کۆمەڵگە بەڕێوە دەبرێت، بەڵام لە ڕاستیدا مەحاڵە هەموو پێکاتەکان بەشدار بن لە نووسینەوەیدا. بەڵکو لە زۆربەی حاڵەتەکاندا دەستور لەلایەن دەسەڵاتەوە بەسەر گەلاندا دەسەپێنرێت. لە دۆخێکی لەو شێوەیەدا بەبێەوەی پرس بە کەس بکرێت لە ساڵی 1921 دەستور دانرا. ئەو دەستورە بەبێ گەڕانەوە بۆ ئیرادەی گەل لە ساڵی 1924دا هەڵوەشێنرایەوە. لەو کاتەدا ژەنەڕاڵ مستەفا کەمال ئەتاتورک دەستوری سەپاند و خلافەتی عوسمانی هەڵوەشاندەوە. دوای ئەوە لە ساڵی 1960دا ژەنەڕاڵەکانی سوپا لە ئەنجامی کودەتاکەیاندا دەستورێکی نوێیان سەپاند. لە دوای کودەتای 1980 دەستورێکی نوێ ئامادە کراو، ساڵی 1982 پەسەند کراو تا ئێستا کاری پێدەکرێت، واتە لەوەتەی کۆماری تورکیا دامەزراوە بە دەستوری دانراوی ژەنەڕاڵەکانی سوپا بەڕێوە دەچێت. بۆیە هەمیشە خۆیان بە پارێزەری سیستمی ئەڵمانی ئەو وڵاتە ناساندووە و دەستیان وەرداوەتە کاروباری سیاسی و لە دژی حکومەتە مەدەنیەکان کودەتایان ئەنجامداوە. بەهۆی سەرکەوتنەکانی یەکپارتی لە ڕێخستنی پەیوەندی نێوان سوپا و دەسەڵاتی مەدەنی ئەو ترسانە ڕەوینەوە، بە تایبەتی لە دوای دادگاییکردنی ژەنەڕاڵ کەنعان ئێرڤنی فەرماندەی کودەتای 1980 و بێبەشکردنی خۆی و فەرماندەکانی لە هەموو پلە و دەستکەوتەکانیان کە بەهۆی کودەتاوە بەدەستیان هێنابوو. دوجاریش شکستی کودەتای 15 تەموزی 2016 بە تەواوی پێگە و پێناسی سوپای لە تورکیادا گۆڕی و چیتر ناتوانێت دەست وەرداتە کاروباری سیاسی وڵاتەکەوە. لە نیسانی 2017دا وتەبێژی ئاک پارتی ڕایگەیاند سەرباز بۆی نییە دەزوەرداتە دەسەڵات و مافیەوەشی نییە کە بڕیار بدات کێ سەرۆکی وڵاتە. لە ئێستادا یەکڕیزی پارتە سیاسیەکان بۆ دەستوری نوێ گرنگە، چونکە هەمووان چاوەڕێن کە ئایا دەستوری نوێ چۆن شوناسی تورکیا دادەڕێژێتەوە، چۆن مافی هاوڵاتی بوون گەشەی پێدەدرێت، چۆن ڕایەڵی نێوان هاوڵاتی و دەسەڵات وەکو تەواوکەری یەکتری ڕێک دەخاتەوە کە دوجار دەستورەکە بە گرێبە